فرودگار فرمي لحديث قدسي هاتوا يا عبادي إني حرمت الظلم على نفسي أي بندكانم من حرام كردو استم لسرخوم وحرام مش كردو لبيني اي ودا استم ليكتريب كن واتا ظلم وستم كن ليكتريب يعني فرمي إن الشرك لظلم عظيم بستمج بقوري لحوتاوانا كداينا واخواجيان هيك لو تاوانا قورانا كشتني بنا حقا لعن الله من غير منارات الأرض لعنتي خوالو كسبه شوازي أرس واتا مخلوقات أو شونانا عموي تيك ددا إيراني دكا كأولي دكا يعني فرمي بغمري خواه صلى الله عليه وسلم اتقوا الظالم فاتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة ستم تاريخية أمرو بيسبين إيدوزيتا وهركس ستمكا غمتا النبي بخوا خواجان وعدي داوا هركس دستي لستما به لظلما به بكا هیچی جیاوازتر نییە لەوانەی کە پێشی خۆی کە بینێتی بەچاویان بینیمانیان دێکمان نەیبینی سەدام حوسێن بەچاوی خۆمان بینیمان ستەم و زۆڵمی کرد چی بەسەر هات ئەوەکانی تر تەماشاکەن دەوڵەتە عەرەبیەکان هەموویان بەچاوی خۆتان نەتان بینی یەک بە یەک هەمووی گەلەکەی خۆی دەیگردووەی کوشت لەبەر ستەمیان زۆر بوو لەبەر ستەمیان زۆر بوو بۆیە ئینسانی ئیماندار ستەم ئەوەی کە ستەم دەکا ئەبێت تۆ بە هیچ شێوەیەک لەگەڵیان نەبی چونکە خواگیانە فەرمێ یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ قتل المؤمن أعظم عند الله من زوال الدنيا ئێستا تۆ ئەگە بڕۆی بەردێ بگریتە کەعبەی ماڵی خوا بچی کەعبە خشت بە خشت دەرکەی هەلێیان نایەلن ئیلا ئەوەیە دگرن هەتا هەتایان دەتکوژن واللهی تۆ بڕۆی ماڵی خوا بڕمێنی واللهی لەوە باشترە کە کەسێکی بێتاوان بکوژی والله ام دنیا خاپور کەی هەمووی خاپور کەی دنیا سەرزەوی هەمووی کە چەندێ سەرزەوی هەتا دەڕوا هەمووی خاپور کەی لەوە باشترە دەستت لە خوێنێکی بێتاوانێکا بێ ئەمە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام قسەی من نییە لە حادیسەکانە هاتووە لەوەی کاتمان دەرفەت نەدا هەموو حادیسەکان بخوێنوە لە خزمەتی جەنابتانە بۆیە فەرمێ لو أن الثقلين اجتمعوا على قتل مؤمن ثقلين واتا إنس وجن مروفكان هموي لقل جنكانش دا هموي كوبنوا پێغەمبەری خوا فەرمێ دەستیان لە خوێنی کەسێکی ناحەقا بێ خوای گەورە هەموویان بە تێکڕا چی مرۆڤەکان بێ چی ئینسەکان بێ دەکاتە ئاگری دۆزەخ و بێباکە پەروەردگار مرۆڤەکان هەمووی و لەگەڵ ئینسەکانش هەموویدا یان لە حەدیثێکی دردا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لو أن أهل السماوات وأهل الأرض حوت بقي أسمان شيتي هدايا وحوت بقي الزوي هموي بيكوا بجدار بن لدست لكسي كي بنا حق بكجن خواي قولا ما دي همويان بخاتا قري دوزخ چونك كشتني مروف زور خطرة أمرو فاولا دنيا دا دي كجي جرقي باوكي دستيوني 80 سال و 90 سال منداڵێکی بەرشیرانە دەکوژی جەرگی دایکە ئێستێنی ئافرێتێکی زەعیف دەکوژی گەنجێکی لاوی بەڕێز دەکوژی قەوم و گەلێک لە ناو دەدەی ناوی دەنەی ئیسلامەتی و دیندارێتی ناوی دەدەی جار دەدەی لە ماڵەکانی خواوە سوورەتی فەتح بخوێنرێ سوورەتی نەسر بخوێنرێ بۆ تو غەزای قوڕەیش دەکەی تۆ غەزای ئەبوو جەهلەکەی تۆ غەزای کافرەکانی مەکە دەکەی یان غەزای منداڵێکی ساوا دەکەی یان غەزای ئافرێتێکی بێتاوان دەکەی یان غەزای پیاوێکی ڕیسبی بەتەمەن خوا شەرمی لێ دەکات تۆ شەرمی لێ ناکەی یان غەزای گەلێکی ستەمکە گەلێکی مەزلوم گەلێک کە کەس پشتی نییە جگە خودا نەبێ گەلێ هیچ کەسێ لێی ناباتەوە گەلێکەکەوا لە هەموو شتێکدا بەکاری دێنن بۆ خۆیان دوای پشتی لێ دەکەن بۆیە ئێمە بزانی مسلمان عەزیزەکان زۆر جار بەداخەوە بەناوەی دینەوە ستەم دەکرێت لە گەلێک یان بەناوەی شتی ترەوە ستەم دەکرێت بۆیە بەڕاستی ئێمە جێگەی ئەسەفە جێگەی ئەوەیە نیگەرانیە ئێمە هەموومان ئەبێ هەڵوێستمان بێ مسلمان عەزیزەکان ئەبێ دانە دانەتان هەڵوێستان بێ ئەبێ بەشدار بن لەوانەی دەنگی خۆت هەڵبڕی ئەضعف الئیمان بێ لای کەم بڵێ وا خەڵکینە
وا ئەوانەی شتان بەدەستە، وا نەتەوە یەکگرتووەکان، وا وڵاتە زلێزەکان بیکەنە ڕێی خوا، بیکەنە ڕێی هەموو شتێک. ئەو هەژار و ئەو لێ قەوما و ئەو فەقیرە ئەو منداڵانە ئەو ژنانە مەکوژن، بێنە جواو لە سەریان. ئەوانە هەتا دیۆکە دۆستی ئێوە بوون، ڕۆڵەکانتان دەداوە کوشت، لە پێناوی ئێوەدا شەڕیان دەکرد، ئێستا ئێوە پشتان جێهێلاوە بە بەرچاوی هەمووتانەوە یەک بە یەک هەموویان دەکوژن. ئەمە وەفاکەتانە، ئەمە ڕازگۆیەکەتانە، ئەمە ڕاستیتانە لەگەڵ ئەم خەڵکە هەژارە، لەگەڵ ئەم خەڵکە داماوە، لەگەڵ ئەم خەڵکەیکەوە لە هەموو لایەکەوە ئاگری تێبەردەدەن. بۆیە موسڵمان عەزیزەکان ئەبێ بزانین ئێمە کەواتە ستەمکردن شتێکی ئاسان نییە، شتێک نییە کەوا ئێمە، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام ئەفەرمێ